سڵاو بینەرێن بە دناسات دنوکەدا هەرێما کوردستانە دە ڕەوشەکە ئاڵۆز و دژواردا دەرباز بیت دیسان دەوروبەرین هەرێما کوردستانێکی دەڤەر بگشتی دناف ئاڵۆزیەن دژواردایە هینا شەڕێ دژواریە تیرورێ ڕەوشە ئابووری پەیوەندیên هەرێمێت گەل بەغدا و گەل دەوروبەران دیسان ڕەوشە ڕووشاوای کوردستانê ڕەوشە باکوورێ کوردستانê بگشتی پرسە ڕزگارکردنا پارێزگەها نەینەوە ev babeta û çend pisyarekên dî bo şîrovekirina van babetan me mêvandariya zor berêz helo pêncbînî endamê serkirdetî û berpirsê malbendê neynawa yê Êketiya Niştimaniya Kurdistanê kiriye. Kak helo zor spas bû vê delîvê û xêratina te dikim bû badîna sat. Benê Kak helo di nûkeda herêma Kurdistanê di rewşeka aloz û dijwar de derbas bît dever bigiştî li herêma Kurdistanê bi taybetî. Yanî çi xandinek bû vê rewşê yan jî bêjin çi ئاسوویەک هەیە بۆ ڕەوشە هەرێما کوردستانê ku divê qonaxê de derbas bibîtin ku demekê nêzik. بەڵێ بێگومان هەڵکەوتی جوگرافیای سیاسی کوردستان لە منتەقەیەکە کە پڕ ملبلانەیە و لە منتەقەیەکە کە منتەقەیەکی گەرمە و ئەو وڵاتانەی کە لەم ناوچە حەزوریان هەیە دەوڵەتانی دەور و پشت و هەروەها پێکاتەکانی عێراق و هەروەها دەوڵەتانی ئەمریکا و ئەوروپا هەموو ئەمانە کە حزوریان هەیە لە منتیقەکە ئەوە کاتە ئەوەی کە بێگومان ڕەوشی منتیقەکە ڕەوشێکی پڕ مەوجود و ملبلانێ و لە هەمان کاتیشا لە هەر ئاڵۆزێکەوێتە پێشەوە هەموو ئەوانە مداخلەی خۆیان هەیە و بەشداری خۆیان هەیە. پێگەهەی کورد ینی دوان ئاڵۆزیاندا پێگەهەی کورد و ڕوولێ کورد شەوایەت گەلوان وڵاتێن زلهێز. بەڵێ بێگومان لە دوای ئەوەی کە ئەم قۆناغە جیاوازە لەگەڵ قۆناغەکانی ڕابردوو بە نسبەت کورد و لە قۆناغەکانی ڕابردوو لە بەرەوەی کورد یا شۆڕشی هەبوو بە شاخەکانەوە یاخود نەیبوو بەڵام ئێستا لە کوردستانی باشوور حکوومەتی هەرێم هەیە کە بە پێی دەستوری دائمی ئەترافی پێکراوە هەروەها ئەم حکوومەتە پێگەیەکی ئەسکەری و سیاسی و اقتصادی هەیە و ئەزمونێکی سەرڕای هەموو کەم و کوڕەکان ئەزمونێکی زۆر باشیش بووە لە بواری دیموکراتی و لە ئەو هاوسەنگیانەی کە لە ناوچەکە بوون و ئێستا کورد بەبوونی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەحزابە سیاسیەکان و هەروەها بەبوونی ئەو ئەحزابە سیاسیانەی کە کوردیانەی کە لە چواردۆرمان هەن بە تایبەتی لە باکوور و لە خۆرئاوای کوردستان ئێستا کورد لە ناو عەدەلاتی سیاسی جیهانیە حسابی لەسەرەکرێت و حسابی بۆ ئەکرێت و ئەمیش بەشێکە لەو ململانێ گەورەیە کە داکۆچی لە مافەڕاوەکانی خۆی ئەکات و لە ڕووی سیاسی و هەروەها لە ڕووی ئابووری و هەروەها لە ڕووی نەتەوەیەوە. بەێ کاکڵ تایبەت بینە سەر هەرێما کوردستانê ڕەوشەکە دژواردا هەرێما کوردستانê دەرباز بی شەڕێ دژی داعش ڕەوشە ئابووری پەیوەندیە نوێت گەل بەغدا ناکۆکیên بێژین نافخۆییên لایەنên سیاسی ئەنی ئەف ڕەوشە بگشتی بێژین چه ئاسوویەک هەیە کولدەمێکی نێزیک لایەنên سیاسی بگەهنە ڕێکەفتنێکی یان حکومەتە هەرێما کوردستانê پێنگاوە بەهاوێژیت بۆ چارەسەرکردنا vê ڕەوشە ئاڵوز و هەرێما کوردستانê تێدا دەرباز بیت. بەڵێ بێگومان ئەو ڕەوشە ئاڵۆزەی کە لە ناوچەکە هەیە لە ناوچەی ڕۆژڵاتی ناوین هەیە تەنها کورد نییە ئەبینین ئەو ڕەوشە ئاڵۆزە لە تورکیا هەیە و هەروەها لە سووریا هەیە و هەروەها لە عێراق بە شێوەیەکی گشتی هەیە و هەروەها لە کوردستانیش هەیە و هەروەها لە ئێرانیش هەیە. هەر چوار وڵاتانجی بێژین کوردجی لە هەیە ینی کورد هەر بەشێکە هەر وڵاتێکی هەبی جوان چوار وڵاتان کورد بەشێکەژی بەڵێ کورد بەشێکە و لە استراتیجی ئەو دەوڵەتانە کورد حسابی بۆ کراوە لەم ڕەوشە ئاڵۆزا کە هەموو ناوچەکەی تێکەوتووە کوردیش قورسایەکی گەورەی کەوتوتە ئەستۆ بۆ نمونە کاتی هاتنی هێزە تیرۆریستەکانی داعش چۆن سووریا تووشی ئاڵۆزیشی گەورە بووە هەروەها عێراقیش تووشی ئاڵۆزیشی گەورە بووە هەر بە هەمان شێوەش ڕەوشی کورد لە هەرێمی کوردستان تووشی ئاڵۆزیشی گەورە بووە و تووشی شەڕێکی قورس بووە بەڵام ئەوەی کە جێگای دڵخۆشیە بۆ دەربازبوون لەم ڕەوشە ئەوەیە کە کورد ئێستا هەم لە پەیوەندی نێو دەوڵەتیەکان لە ئەمریکاوە تا ئەوروپا و تا وڵاتانی عەرەبی و تا وڵاتانی ناوچەکە عیلاقەیەکی بەرفراوانی هەیە پەیوەندێکی بەرفراوانی هەیە و هەروەها لە پەیوەندی سیاسیەکان لەگەڵ ئەحزابی عالەمی و لەگەڵ ئەحزابی ناوچەکە
پەیوەندێکی فراوانی هەیە و هەروەها ئێستا کورد کە تا ئێساش بەشێکە لە عێراق لەسەر سیاسەتی ئامی عێراق بە هەمان شێوە حساباتی خۆی لەسەرکرێ ئەویش پێگەی خۆی هەیە و هەروەها لە دەرەوەی کوردستانی باشووریش چ لە کوردستانی خۆرئاوا بێت یاخود لە کوردستانی باکوور بێت هەر بە هەمان شێوە کورد موجودێکی بەقوەتی هەیە هەم لە ڕووی سیاسی و هەم لە ڕووی هێزەوە و لەم مەعادلاتانە ئێستا کوردیش حسابی بۆ کرێت و کوردیش لەسەر مێزی گفتوگۆکان نوێنەرایەتی هەیە و ئەمانە لە ڕووی نێودەوڵەتیەوە فرسەتێکە کاتوان بە تاریخی لە مێژووی کورد و لە دیرۆشی کووردا فرسەتێکی کەموێنەیە و ئەو قەیرانانەی تریش کە هەن بێگومان کاری ئەوێت ینی قەیرانە سیاسیەکانی ناوە قەیرانە یاساییەکان قەیرانە داراییەکان کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوی ناوە و هەروەها هیچەتی نیشتمانی کوردستانیش بە دەرەکردن بەو مەسئولیەتە ڕۆڵی خۆی دەست پێ کردووە چ لەوەی کە لەسەر ساحەی سیاسی کوردستان بە بەرنامەیەکی نوێوە دانوستانی دەست پێ کردووە هەم لەگەڵ پارتی و هەم لەگەڵ لایەنەکانی تری کە نوێنەرایەتیان هەیە لە پەرلەمانی کوردستان و هەروەهاش لەگەڵ حکوومەتی مرکزی و ئەو ئەحزابانەی کە لە حکوومەتی مرکزی پێگە و قورساییان هەیە و هەموو ئەمانە هەوڵدانن بۆ ئەوەی کە لەم قەیرانەی ئێستا بەرەو دەرباز بن چین سەرڕای قەیرانە داراییەکان کەەوە قەیرانێکی گشتیە بۆ نمونە دابەزینی نرخی نەوت ئەمە تەئسیرێکی زۆر سەلبی کردووە لەسەر هەموو ئەو وڵاتانەی کە سەرچاوەی داراییان نەوتە یاخوو بەشی زۆری سەرچاوەی داراییان نەوتە و بێگومان هەرێمی کوردستانیش لەو ڕۆوە پشت ئەبەستێت بە هەم فرۆشتنی نەوت و هەم پشت ئەبەستێت بەو پشکەی کە لەسەر حکوومەتی مرکزی هەیەی بەێ کاک هەڵ وەکتا ئاماژە پێگیری و ئەف گۆڕانکاریان دەڤێرێ ینی دەلیڤەکە مێژوویە بوو کورد هاتیە پێش لێت بەرامبەر وێ چەندێدا بژن وڵاتیان کوردستانم گشتی گیلەیاوێ چەندێ لایەنێ سیاسی دیکەن کول نافخویە کوردستانê êkirêziya navmala Kurdî yanî lêktirazan navda dirûst bûye yanî ev yanî gelek rewşenbîr siyasetmedar amajeyê matirsîdar bû dikin eger bi zîtirîn wext ev rewşa siyasî navlayên siyasî nehête çareserkirin yanî renge ayîndeyekê baş cavereyî gelê Kurd nebîtin yanî ev bizavên êketiyê hewlên êketiyê gelayên siyasî ta çend asûyek yanî êketiyê asûyek dîtiye ku ev hewlên ser bigirîtin بەڵێ بێگومانەوە پرسیارێکی واقعیە دەسەڵاتداری و نوێنەرایەتی سیاسی لە هەرێمی کوردستان تەنها بە حیزبێک ناکرێت و لە تاریخی ئێمەشا دەرکەوتووە کە تەنها حیزبێک ئەگەر ڕێبەرایەتی سیاسەتی کوردستانی باشووری کردبێت بە نەتیجە سەرکەوتوو نەبووە و چەندین شۆڕشمان هەن کە لەو ڕۆتوشی نوسکۆ و شکستی گەورە بوون و زۆر جاریش فرسەتی گەورەمان لەدەستداوە و فرسەتی گرنگمان لەدەستداوە بۆ یەکە لەسەر ئەو واقعا کەواتە ئەگەر بمانەوێت ئامانجمان ئەوە بێت نەک ئەگەر بە تاکید ئەبێ ئامانجمان ئەوە بێت لەو ڕەوشەی ئێستا کورد هەم دەربازی بێت و وەمتمحی ئەوەشمان هەبێت دەستکەوتی زیاتر بەدەستبێنین ئەبێت لە پێشان ناوماڵی کورد ڕێک بخەین ئەمە ئەو قەناعەتەیە یەکێتی نیشتمانی کوردستان ئیشی جدی لەسەرکات و ئەبێت ناوماڵی کورد ڕێک بخرێت خیتابی کورد بەرامبەر بە هەموو ئەو حەدەسانی کە دێنە پێشەوە ڕێک بخرێت و ئێمە نەبینە بەشێک لەو کێشانەی کە دوجار گرفت بۆ ئێمە دروستەکات یاخود مەترسی بۆ سەر ئێمە دروستەکات بەعکسەوە ئەبێ ئێمە هێزێکی کاریگەر بین بۆ داکۆشیکردن لە بەرژەوەندەکانی گەلی کوردستان و بۆ داکۆشیکردن لە چارەنووسێکی دواڕۆژی باشتر و بۆ داکۆشیکردن لەوەی کە زیاتر بچینە سەحنی نێودەوڵەتی لە هەموو ڕوویەکەوە بۆ یەکە ئەوە یەکێتی نیشتمانی کوردستان کە هەوڵی جددی ئەدات لەگەڵ سەرکردایەتی سیاسی لایەنە سیاسیەکان دانیشت و هەروەها کۆبوونەوە لەگەڵ لایەنەکانی حکوومەتی بەغا ئاکات ئەوە لەو مەفهومەوەیە کە ئەبێت ئێستا لەم کاتە حساسە ناوماڵی کورد لێک نزیک بکەین و چکە بەداخۆ لێکترازانێکی تایە بە بۆنەی بۆچوونی جیاجیا لەسەر ئەو بابەتە گرنگانەی کە لە هەرێمی کوردستانە هەن چ مەسایلی دەستوری چ مەسایلی دەسەڵات و حکومڕانی و شێوازی حکومڕانی و هەروەها چ پەیوەندیەکان لەگەڵ بەغا کە ئەمانە بۆ چوونی جیاواز هەن و پێویستە لایەنە سیاسیەکان بگەنە تەوافقێک بۆ ئەوەی کە چارەسەری ئەم هەتانو کە ئەو هەوڵێن ئێکێتیە هیچ ئەنجامێکی دڵخۆشکەر هەبوو یەک و چاڤەڕێە بژین ئەنجامێکی باشتر لێ بهێتەکردن ئەو هەوڵانە هەمومان ئەزانین کە تەنانەت کۆبوونەوەکردن و دانیشتن و گوێلێگرتنیش گەشت بۆ بنبەست
لە بینی لایەنەکانە لە ئەنجامی ئەو هەوڵانە ئەوەی چەند ڕۆژێک لەمەوە پێشکە کۆبوونەوەی بەڕێز کاک مەسعود بارزانی لەگەڵ لایەنە سیاسیەکانی لێکەوتەوە و لەو کۆبوونەوەش کە دوو لایەنی گرنگ تیا بەشدار نەبوون لیژنەداندا بۆ ئەوەی کە ئەو لایەنانەش لە کۆبوونەوەکانی داهاتوە هەوڵ بگرێ بەشدار بن و بۆی بکەنە ئیتفاقێک لەبەرەوە بڵێ تەنها ڕێگاش ئەوەیە و بەرهەمی هەبووە و بەرهەمی زیاتریشی ئەبێت و ئەبێ بە نەتیجەش ڕێکەوتن دروست بێت لەسەر هەموو ئەو ئارمانجوو لەسەر ئەو خلافاتانەی کە هەمانە. بەڵێ بەس کاک هەڵۆ خەڵکی کوردستانی بگشتی ینی ڕەوشەکە گەڵک دژواردا ینی ئەوکە ڕەوشەکە دژواردەیە لێ کۆمبوونا لایەنێن سیاسی چارەسەرکردنە ئاریشیان لایەنێن سیاسی ینی گەڵک هێمنی و سەرخوب ڕێوەچیتن ینی چاوەڕێە گوڕی چاوەڕێە ئاریشر خەڵکی کوردستانی دانینە یعنی هەتا گەشتیاوی ڕادەی ڕەنگەل تورن جڤاکی وەکو نقطە و تعلیق بێژین کۆمبوونا لایەنێن سیاسی بڕیاردە هەفتەی داهاتوە جارێکی تر کوو ببنەوە ینی هیچ ئەنجامێک نەبوو. بەڕاستی و مۆزوعێکی مهمە چکە کۆمەڵانی خەڵک لە نەداری بەرەو بێزاری ئەچن لە ئەنجامی نەداری بەرەو بێزاری ئەچنەوە هەمووشمان ئەزانین بێزاربوون ئەتوانم بڵێم پشتیوانی حکوومەتی هەرێمی کوردستان کەمەکاتەوە لەلایەن کۆمەڵانی خەڵکەوە بۆ ئەوەی کۆمەڵانی خەڵک پشتیوانی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاستی ئەو بەرپرسیارەتیا بێت کە حکومڕانی کۆمەڵانی خەڵکەکات بە تایبەتی لە ڕووی بژێوی ژیان کە ئەمڕۆکە بەشێکی زۆری کۆمەلگای ئێمە پشتی بە موچە بەستووە و لە کاتێکە کە موچەنێت ڕاستەوخۆ تەئسیرێکی خراپی نەرێنی لەسەرکات و هەروەهاش ئەو پرۆژانەی کە بە بۆنی نەبوونی بووجەوە ئەوەستێنرێن دیسانەوە پێکاتەکانی تر و ناو کۆمەلگا لە کار ئەکەون مەسەرەن کرێکار بچێت لەکوێ کرێکاری کە کۆمپانیەکان لەکوێ ئێش بکەن معامیلەکان کە دروست کراون کەرەسەکانیان لەکوێ سەرف بکەن هەموو ئەمانە زەرری گەورەی لە ئەکەوێتەوە زەرری گەورەش ناڕزایی لە ئەکەوێتەوە بۆ یەکەوە ئەرشی هەموو لایەنە سیاسیەکانە بەتایبەت حکوومەتی هەرێمی کوردستان کە هەنگاوی جددی بنێ بۆ ئەوەی بەرنمەیەکی شەفافی هەبێت بەسەرەن بۆ نمونە ئەگەر کۆمەڵانی خەڵک گومانیان لە بوونی ئیمکانات و میزانی حکوومەت نەبێت هەر کەسێک ئەتوانێت قرار بات لەسەر ئەوەی کە حکوومەت ئەوەندەی لەتوانە هەیە معاشی 10 مانگ بە معاشی 7 مانگ بە معاشی 8 مانگ بە بەڵام لە کاتێکا کە کۆمەڵانی خەڵک چاوەڕوانی ئەوە ئەکەن کە بەرامبەر بەو وەزیفەی کە ئیبینن حقوقی خۆیان وەربگرن و گومانیان هەبێت لەوەی حکوومەتی هەرێمی کوردستان پارەی هەبێ بەڵام وەکو پێویست بە شەفافی کۆ نەکرێتەوە بەرنمەیەکی نەبێت مەسەن بۆ منە قسەی هەمیشە قسەی زۆر لەسەر داهاتە نەوتیەکان هەبووە قسەی زۆر لەسەر وەزارەتی سامانە سروشتیەکان هەبووە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بیاوێ بەجددی وەڵامی کۆمەڵانی خەڵک باتەوە ئەبێ بەڕاستی بێتە سەرخەت و داهاتەکان بە هەموو جۆرەکانی وەکو ئەوی کە بەرنامەدانراوە بە زووترین کات لە جهەی معەن با بڵین کۆ بکرێتەوە تا بەرچاوی کۆمەڵانی خەڵکیش ڕوون بێت لەوەی کە ئایا حکوومەت غەدریان لێ ئەکات یاخود هەرەوەی توانایە. بەڵێ کاکاڵۆ پەیوەندیان هەرێمە و بەغدا ینی جۆرە سستیەک بخۆڤەدیتیە ینی وەکو ڕاوەستیانێکی لێ هاتیینە هەروەک هیچ کێشەیە گەل هەفتونە بتیانجی چه پەیوەندیەک ناوبەرەوەندا نەبیتن gelek ji parlamentaran siyasetmedaran taybet nênerên Kurd li Bexda teekîd dikin ku pêdiviya Herêma Kurdistanê careka dî vegerite Bexda lê hindek bûçûnên dî hene ku Herêma Kurdistanê êdî navegerite Bexda yanî mabeyna vê û vê de yanî bûçûna yeketiye çaye pêdiviya ça bêhte çareserkirin û pêngavên ples çawa bihawîstin. قەنەعەتێکی نیشتمانی کوردستان ئەوەیە کە بێ ئێمە لەگەڵ بەغا دانیستانی جددی بکەین وە پێک بین لەسەر مافەکانمان کە لەوێ ئێستا ڕاوەستێنراوە ئێمە تا ئێستاش بەشێکین لە عێراق و تا ئێستاش ئێمە حەق و حقوقمان هەیە لەسەر ئەو حکوومەتەی کە لە بەغا حکومەکات و مشارەکەمان هەیە لەو حکوومەتەی کە لە بەغا حکومەکات و هەروەها دیارە ئەو حکوومەتەش با بڵین خواست و ویستی هەیە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بە قەناعەتی ئێمە زەرورە بۆ چارەسەرکردنی کێشەی دارایی و کێشە سیاسیەکان دانوستانی جددی لەگەڵ حکوومەتی بەغا بکرێت لەبەر ئەوەی دابڕانی ئێمە لەگەڵ حکوومەتی بەغا و ئەو سارد و سڕی کە هەیەی بە تایبەتی ئەی بینین لە دوای نەبوونی حزوری جەنابی مامجلال لە بەغا کورد پێگەی لاواز بووە و تەنانەت پەرلەمانتارەکان وەزیرەکان و ئەوانەی کە ئێستا نوێنەرایەتی کورد دەکەن لە بەغا خۆیان ئەو ڕاستی ئەڵێن کە کورد ئێستا لەوێ پێگەی لاواز بووە و بەبێ کورد هەموو قەرارێک ئەدرێ و کورد شەریک نییە
بە عملی لەو حکوومەتە بەڵکو بە شکلی وەزیرمان هەیە و بە شکلی پۆستەکانمان ڕوا بڕێەوە کە ئەمەش نەتیجەی ئەو لاوازەی پۆستی نەبوونە یەک کوتلا کوردی بەغدا هوکارێک نینە بوو لاوازیە پێگەهەیە کورد بێگومان من ئەمێ قسەیە تەواوکەم کە نەبوونی ئەو تەواوکاریەی کورد لە بەغا سەلبیاتی دارایی لێکەوتۆتەوە مەفروض بوو ئێستا حکوومەتی عێراق مکەلەف کرایەوە ئیجبار کرایە بەوەی کە ینی بە ئیتفاق ڕێبکەوتینایە لەسەر ئەوەی کە لانی کەم میزانەکەی بە ڕێکوپێکی بنێردایە و هەروەها مەلەفی پێشمەرگەیەک لا بووایە چکە مەلەفی پێشمەرگە ڕەنگە 3 ساڵ پێش ێستا جیایە لەگەڵ ئێستا ینی لەو کاتێک کە هێزی داعش هاتووە هێزی پێشمەرگە لە شەڕێکی قورسایە ئەمە واجبی حکوومەتی بەغایە کە چۆن ئیمکانات ئەدا بە وەزارەتی دیفاع و هێزە سەربازەکانی خۆی وحدەکانی خۆی بە هەمان شێوەش بۆ هێزی پێشمەرگە و ئەم خلافانە لە بەرامبەر کورد کە هاتوتە پێشۆ کورد زەرری گەورەی لێ کردووە ئێمە بێ بەش بووین لە کۆمەڵێک حقوقی خۆمان کە لە بن دەستی بەغایە و بۆ یەکا بێ چارەسەر بکرێت خۆ ڕێگای چکەنیە جگە لە گفتوگۆ هەتا ئەو کاتەی ئێمە لەسەر حکوومەتی عێراقی بین ئەبێ پێداگری بکەین لەسەر مافەکانمان ئەوش لە ڕێگای گفتوگۆ پێکاتنەوە بۆ یەکە ئەوە سەلبیاتی خراپی لێکەوتەوە بە تاکید پرسیاری دووهەمی شت ئەوەی کە ئەڵێ نەبوونی یەکریزی لەناو ماڵی کورد ڕۆڵێکی خراپی بینیوە لەسەر عیلاقاتی بینی بەغا و هەرێم بە تاکید ئەگەر ئێمە تیمێکی بەقوت بین و تیمێکی یەکگرتو بین زۆر جار بۆچوونەکانمان جیاوازە و زۆر جار لە ڕاستیە بەڕێوەبردننی مەلەفە ئەساسیەکان لەلایەن یەک حیزبەوە یان یەک موئەسەسەوە بەبێ مشارەکەی ئەوکانی کە ینی تەبعی ئەم وڵاتەی ئێمە وایە سەرکەوتو نەبووە لە تاریخا مەلەفی پێشمەرگە ئەبێ هەموو ئەحزابە سیاسەکانی کوردستان خۆ بە خاوەنی بزانن مەلەفی میزانیە ئەبێ خۆ بە خاوەنی بزانن چۆن ئەمان خۆن بە خاوەنی ئەزانن ئەبێ مشاریک بنتیە ئەبێ بەشدار بنتیە ئەبێ ڕەیان هەبێت ئەبێت لە ئەساسەوە بە ئیتفاق بکرێت و ئەو ئیتفاقە هەموو لایەنەکان ملزەم بکە لەوەی کە تێبکۆشن داکۆکی بکەن و هەوڵ بدەن لە پێناویە بەێ کاکەڵوتە بێژین بەحسێ مەلەفێ پێشمەرگەیەکی گەلبەغدا دنوکەدا بەحسێ پرۆسا ڕزگارکردنا مووسڵ تێدەکردن و بەحسێ گەرمجی هەیە و وەک وەزارەتە پێشمەرگەژی ڕاگەهاندیک و پێشمەرگەژی دێ بەشێک بیتەنژ هێزا ڕزگارکردنا مووسڵ لێ بەغدا هیچ مافەکی دارایی پێشمەرگەی هیچ مافەکی یاسایی پێشمەرگەیشی دابی نەکرێت توێچەندە ئایا تا چەند ینی گونجایە پارێزگەها مووسڵش ڕویە یاسایی وەجی سەرپەرێما کوردستانی نینە وش ڕویە یاسایی و پێشمەرگەی ماف سەر بەغدا هەیە و مافەوی دابین بکەتن هەمان دەمدا بەشکداریت پرۆسا ڕزگارکردنا مووسڵیشدا بکەتن ئەنی ئەوە تا چەند بێژین ئێمە لە پاراستنی هەموو عێراق و ئارامکردنەوەی عێراق بۆ سەر پرۆسەیەکی سیاسی دیموکراسی ئەوە لە بەرژەوەندی گەلەکەمانایە و نەبوونی هێزی تیرۆریستی لە عێراق لە ناوچە کێشە لەسەربووەکان متەنازە عەلەیها و هاتە ناوچە کوردستانیەکان حتا ئەچێتە بەسرە بوونی هەر هێزێکی مەترسیدار لەسەر پرۆسی سیاسی عێراق بە تایبەتی هێزە تێرۆریستەکان و شۆڤێنستەکان مەترسیە بۆ سەر هەرێمی کوردستان و هەروەها جگە لەوەی کە ئێمە مافی خۆمانە و بە پێی دەستور و بە پێی تاریخ و بە پێی سیاست کە بەشێکی زۆر لە ناوچەی مووسڵ حتا ئەچێتەوە کەرکووک و ئەچێتەوە تکریت و هەروەها ئەچێتەوە دیالە ئەو ناوچە کوردیانن کە پێشتر بە پێی مادە 140 ئەبووە جێبەجێکرا و کۆمەڵانی خەڵک لەو سنوورە بڕیاریان بدایە لە ڕاپرسیا کە ئەیانەوێت لەسەر هەرێمی کوردستان بن یاخو لەسەر هەرێمیشکە بن یاخو لەسەر حکوومەتی مرکزی بن و بە ئەرکێکی نیشتیمانی ئەزانێت هێزی پێشمەرگە بە ئەرکێکی نیشتیمانی ئەزانێت کە ئەم ناوچانە پارێزێت چکە بیرمان نەچێت ئەجندای هێزە تێرۆریستەکان لە ناوبردننی کورد و پێکاتەکانی غەیری عەرەبە یاخو غەیری سوننەیە لەو ناوچانە و ئەمەش بە زەرێکی گەورە بۆ گەلەکەمان شکێتەوە بەرێکاک هەڵوت بەرامبەردا بۆچی بەغدا ئەرکێ خول بەرامبەر پێشمەرگەی ینی جێبەجێ ناکاتن لە ڕاستی ئەو کەم تەرخەمەی کە بەغای کادەمە هەم زوڵمە لە هێزی پێشمەرگە و لە هەمان کاتیشا بەشێکی خەلەکە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی بەشێکی ئەساسی گەڕێتەوە بۆ ئەوەی کە ناتەبایی و ناڕێکی بینی هەولێر و بەغا گەشتۆتە ئەوەی کە زەرەر و زیانێکی گەورە بە هێزی پێشمەرگە بکەێنێت بۆچی کورد ینی پشکداریە هێزە پێشمەرگەی ناکاتە مەرجێک یانجی فشارێک سەر بەغدا و مافێن پێشمەرگەی دابین بکەتن پێش پرۆسا ڕزگارکردنا مووسڵ لە ڕاستی ئەمە دوولایەنەیە ئەگەر ئێمە خۆمان بە خاوەنی بەشێکی زۆر لە مووسڵ زانینەوە کورد و ئەوە بەشێکی کوردستانی و پێشتر داگیر کراوە تعریب کراوە بە پێی سیاسەتی چەپەڵی دوژمنەکانی کورد
بەێ دنوکەدا سنتەرێ مووسڵ ناکەویتە مادە 140 یعنی لە گۆر یاسای نا ئەو پشتێنەی کە با بڵین لە سنووری شنگالەوە هەتا دێتەوە سنووری زمار و دێتەوە بۆ سنووری سەهلی نینەوە و تا ئاچێتەوە سنووری مەخمور دەست پێکات بە پشتێنێکی گەورە و دوور و درێژە ئەمە ئەگەر هیچ علاقەیەکیشمان لەگەڵ بینی بەغا و هەرێم نەمێنێت واجبی خۆمان ئەم ناوچانە ڕزگارکەن و بیپارێزین چونکەوە ئەو برا کوردانن کە لەسەر کوردبوونیان لە ناوچەکان ئیبادە کراون و هەروەها پێکاتەکانی تریش ئەو قەنەعەتیان لا دروست بوو کە تەنها هێزی پێشمەرگە و کوردە ئەتوانێت بیان پارێزێ مەسەن بۆ نمونە و برا مەسیحیەکان و هەروەها پێکاتەکانی تریش لەبەرەوە یەکەم شت ئێمە بە ئەرشێکی نیشتیمانی و نەتەواتی خۆمانی ئەزانین بەشداریکەین لە ڕزگارکردنی ئەو ناوچانە و لە هەمان کاتیشا فعلەن ئەمە مۆزوعێکە کە حەق ئەگەر ئێمە بەشداری شەڕێکی وا قورس ئەەکەین کە پەیوەندی بە بەرژەوەندی گشتی هەموو عێراق و ئەمن و گەڕانەوەی ئەمن و ئاساییشە بۆ عێراقیش ملزەم بێت بۆی کە پشتیوانی ئەم هێزە بکات کە هێزی پێشمەرگەیە بەێ لە گور زانیاریێنتە ینی هەرێمێکی مەرجێکی وەسەڵ بەرەمبەر بەغدادانەیە لە ڕاستی نەمبیستووە چکاوە لە زمنی دانوستان و وەفتی دانوستان ینی وەفتی مفاوەزە لەگەڵ ئەو مەلەفە ئیشەکەن چەندین جار داوا کراوە بەس ئێمە ناوەسین لەوەی کە لە بەرخاتریەوەی کە حکوومەتی عێراقی میزانیەمان بۆ نانێرە یاخود دامی هێزی پێشمەرگە ناکە ئێمە واز لە شنگال و واز لە سەهلی نینەوە و واز لە دەشتی مەخمور و واز لە شوێنەکانی تربێنین نا بەێ بەرەمبەردا پێویە حکومەتە هەرێمی ینی ئاورێکی لە ڕەوشە پێشمەرگەی بدێت چونکە ڕەوشە پێشمەرگە ڕەنگە ئەڤروکە دەهام پێشمەرگەل سەنگەرێن پێشیێن شەڕینە خێزان و کەس و کارێن وان بێژن خانیە کرێدانە ڕەوشەوە گەڵک خراپە حکومەتە هەرێما کوردستانە شیان نینە ژیارەواندا بکات بەرەمبەردا بەغداژی مافێنوان پێ نەدەتێ ینی دوێرەدا پێشمەرگەت بیتا قوربانیە هەردوولا حکوومەتی هەرێمی کوردستان چۆن بەرامبەر بە دابینکردنی موچە بۆ موچەخۆران هەموو جین و توێژەکانی مامۆستا و کارمەندانی هەموو دام و دەستگاکان گلەی و گازندە و هاتۆتە سەر و کەمتەرخەمی کردووە سێ بەرابەر و چوار بەرابەر بەرامبەر پێشمەرگە چونکە ئەرکی پێشمەرگە گرانتر و ئەرکی پێشمەرگە ئەرکێکە پاراستنی هەموو سەروەریەکانمانە پاراستنی بوونی گەلی کووردە پاراستنی ئەو ئەزمونەیە کە بە خوێنی دەیان و سەدان هزار شەید هاتوۆتە بەرهەم پاراستنی خەباتێکە کە لە دیرۆشی کووردا دیرۆشێکی دوور و درێژی لە شۆڕش و تێکۆشان تا ئەوەی ئێستا هاتوۆتە بەرهەم بۆ یەکە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر معاشی کەسی پێ نەیرێت ئەگەر پشتیوانی کەسی پێ نەکرێت دەبێت هی هێزی پێشمەرگە بکات و ئەگەر هی هێزی پێشمەرگە نەکات ناتوانێت ئەو مامۆسایانە پارێزێت کە دڵیان خۆشکە بە موچە تاکو لە خوێندنگاکان درێژە بە دەوامی خۆیان بن و ئەرکی خۆیان جێبەجێکەن بەقەناعەتی من ئەبێت تاک بە تاکی کوردیش موچە خۆرەکانیش ئەگەر چەندین مانگ موچە وەرنەگرن پێش ئەوەی داکۆشی کار بن لەسەر موچەکانی خۆیان لە پێش ئەو داکۆشی کار بن لەسەر موچەی هێزی پێشمەرگە حەقە هەموو موچە خۆرانی غەیری پێشمەرگە ئامادە بن لەوەی کە ئەگەر موچەش بۆوان نەیرێت بەڵام پێویستە موچە بە هێزی پێشمەرگە بێت. بەێ کاک هەلو چه هێزێک ژبلی پێشمەرگە ینی چه هێزێک گۆر ئەو بەرنامە هاتیە داڕشتن دێ پشکداریت پرۆسە ڕزگارکردنە مووسڵداکاتن ئەوەی کە حزوری هەیە و ئەی بینین بێگومان سێ هێزی ئەساسی هەن لە پرۆسەی شەڕی داعشە ئەویش هێزە هاوپەیمانەکان کە زیاتر لە ڕێگای فڕۆکە و هەروەها ئەو تیمانەی کە هەیەە و هێزی پێشمەرگەی کوردستان بە هەموو پێکاتەکانیەوە بە هەفتا و بە هەشتا و بەوانەی وەزارەتی پێشمەرگە و بە بەرگری فریاکەوتن و بە زێڕەوانی و بەوەی کە هەیە لە هەرێمی کوردستانە و هەروەها هێزەکانی حکوومەتی عێراقی سەر بە حکوومەتی مەرکەزی با بڵین کە ئەوانیش لە هێزەکانی سەر بە وەزارەتی دیفاعی عێراقی و هەروەها هێزەکانی هەشتی شعبی پێکهاتوون و چەند هێزێکیش کە ناویان لێنراوە هەشتی وەتانی بەڵام تا ئێستا هێزێکی وها فعلی نین کە حسابیان لەسەر بکرێت بەڵام بۆ پرۆسی ئازادی مووسڵ بێگومان سێ هێزە سەرەکیەکە ڕۆڵی ئەساسی ئەبینن و ئەمانە من دڵنیام لەوەی کە هەمویان بەشداریەکەن و بەێ کاک هەلو چەند مانگێکە هێزەکە سەربازیە تورکیا دەڤەرە باشیک و هەر سەر پارێزگەها نینەوەیە جێگیر بیە حتا پەیوەندیان ئەنقەرە و بەغداژی لەسەر هەبوونەوە هێزێ لە باشیک بێژین ئالۆزی تێکەفتیە ڕوو لەوێ هێزل باشیک چییە دێ ڕوولێک هەبیتن ڕزگارکردە مووسڵدا یان ئەوە هەتانوکەل پێ هاتیەکردن چه ڕوولێکی ئەرێنی هەبووە لێ دەڤەرێ لە ڕاستیەوە پرسیارێکە تا حدێکی زۆر وڵامەکەی ڕوون و ئاشکرایە هێزەکانی تورکیا لە هیچ شوێنێک شەڕی داعشیان نەکردووە
ئەگەر شەڕی داعشەکەن ئەوە سووریا لە بن دەستی تورکیا داعش دروست بووە، لە ناو تورکیاوە داعش دروست بووە و ئەو کاتەش کە گەلی کوردستان کەوتە بەر مەترسی لەشکری تیرۆریستی داعش، تورکیا هیچ فریاگوزاریی نەبوو بۆ ئێمە. ئەو کاتێک کە مووسڵ داگیر کرا، ئەو کاتێک کە کەرکووک کەوتە مەترسیەوە، ئەو کاتێک کە مەخمور و دیبەگە داگیر کرا، ئەو کاتێک کە کارەساتی شنگال ڕوویدا، ئەو کاتانەی کە مەترسی هەبوو لەسەر خانەقین و لە سەر هەموو هەرێمی کوردستان، تورکیا غای بوو و تورکیا ینی گومانی ئەوەی لێکرا، نەک گومانی ئەوەی لێکرا، بەڵکو سیرمانە کرد کە ئەو تەعاونیەی ئەو پشتیوانیەی ئەو لە داعشی ئەکا ئەوەی لە هێزی پێشمەرگە ناکرد. مەسەلەن بۆ نمونە ئەو هێزانەی کە لە دەواازەکانی سووریا بە کوردستانی خۆرئاوا و بە شوێنەکانی تریشەوە کە ڕەبت بوون بە حکوومەتی تورکیا و هاوسنوور بوون لەگەڵ تورکیا، ئەوان تەعاملێکی ڕسمیان لەگەڵاکردن. جگەلەوەی کە بازرگانێکی گەورەی ئابووری لە بینیانە هەبوو لە هەموو ڕوێکەوە لە نەوتەوە هەتا پێداویستەکانی ناو بازار و ئەم هێزەی کە ئێستا هاتۆتە چیای باشیک و هەموو بەرپرسە گەورەکانی تورکیا پێداگری لێەکەن، بەڕای من بۆ ئەجندای خۆی هاتووە، ئەجندای خۆی هەیە، نەک بۆ ڕزگارکردنی مووسڵ. بەڵێ کاک هەڵۆ ئەو دەڤەرە یعنی لە گۆڕ یاسە بەر هەرێما کوردستانت کەوید دەڤەرن مادێ 140 لێ هەرێما کوردستانی سەرئاستی حکومی سەرئاستی حەزبی نزانم چه هەڵویستێکی جدی بەرەمبەر هاتنا vê hêzê heta nûke nebûye. ئێمە کۆکێتی نیشتمانی کوردستان هەر هێزێک دڵنیان نەبین لەوەی کە بۆ شەڕی داعش هاتووە بە پەسەندی نازانیم و بەنسبەت ئەو سنوورانەشی کە مەحسوبە لەسەر هێزی پێشمەرگە و هەرێمی کوردستان و ئێستا نقطەیەکی جێشی تورکی هاتوتە ئەوێ، لە ڕاستی ئەوە هەنی هەرێمی کوردستان لە موقعێکی جوگرافیای کە ئێستا ناتوانێت و هەموو ململانێ بکات، لەگەڵ تورکیا تێکی بدات، لەگەڵ داعش لە شەڕا بێت، لەگەڵ حکوومەتی بەغاوەزی خراپ بێت، لەگەڵ کێ، بەڵام ئەتوانم بڵێم حکوومەتی تورکیا ئیستیغلالی ئەو زروفەی کردووە. ئەڤژی ناڤەگەڕێت بوو نەبوونە ئێکڕایی و ئێکبووچوونێت ناف کورد بخودا. بەڵێ هاتنی هێزێکی لەو بابەتە لانیکەم هێزی بیانی بێتە ناو خاچی هەرێمی کوردستان پێویستی بە موافقەتی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم و هەموو لایەنە موسسە قانونیەکان هەیە، بەڵام ئەوان پرسیان بەشێ کردووە کە هاتوون. ئەگەر پرسیشیان کردبێت پرسێکی حەقیقی نەبووە، ینی ئەگەر مەسەلەن بۆ نمونە ئەگەر سەرۆکایەتی هەرێمیش ڕازی نەبوو بێت، ئەوان هاتوون لەبەرەوە نەک لە هەرێمی کوردستان ئەوە لە باکووریش داخڵ بوون. سەرۆکاتی هەرێمێ حکوومەتە هەرێمێ هیچ داخۆی حتا سەر ئاستی ڕاگەهاندنێکی داخۆیان یەک نەبووە. وەڵاجا ئەو پرسیارە من ناتوانم لە جیاتی سەرۆکایەتی هەرێم یاخو لە جیاتی سیاسەتی سەرۆکایەتی هەرێم وڵام بدەمەوە، بەڵام سەرۆکایەتی هەرێم و دەسەڵاتداری لە کوردستانە بۆ پشتیوان نەگەڕێن لە بەرامبەر شەڕی داعش، بەڵام هێزی تورک پرسی بەکێ کردووە. بەڵێ لە ڕووشاوای کوردستانێکی کاک هەڵۆ دەڤەرە جارابلسک و دەڤەرەکە گرنگە استراتیجیە دنوکەدا بندەستێ تیرروسێن داعشدایە تورکیا هێلا سوور زانیت و هێزیان کوردی وێ دەڤەرێ ڕزگار بکەن. ئەڤەژی ینی بەڵگەیەکی دینینە بوو هەبوونا بێژین پشتەوانیا تورکیا بۆ تیرروسێن داعش ویان بگشتی بوو هەبوونا دژاتیە تورکیا لە دژی گەلێ کورد بگشتی هەم لە ڕۆژ ئاوا هەم لە باشوور. لە ڕاستی بەداخەوە ڕەوشی سووریا و ڕەوشی خۆرئاوای کوردستان شتی تازە دەرەکەوێت. ئێستا لە جیاتیەوەی کە ململانەی هێزەکان بێت لەسەر ئەوەی کە کامیان باشتر شەڕی داعش بکات و کامیان باشتر پشتیوانی ئەو هێزانە بکات کە لەوێ ڕۆڵی کاریگەریان هەیە لە تێشکاندنی هێزەکانی داعش، شەڕی بەش و حەسە و پشکەکرێت و تورکیا ئەو ناوچانە بە هێڵی سوور ئەزانێت کە لە بن دەستی داعشان بۆ کورد کە کورد هێزە کوردەکان بۆیان نییە بچنەوێ. بەڵام هێزی داعش ئاساییە لەوێ بێت. بەڵام هێزی داعش ئاساییە لەوێ بێت، کەواتە بانێکە و دوو هەوا پندێکی کوردی هەیە لەو بابەتە. لێرە هاتووە لە باشی شەڕی داعش بکات، بەڵام لە جەرابلوس داعشە پارێزێت. حکوومەتی تورکیا حکوومەتە بۆ لەوێ داعشە پارێزێت، بۆ لێرە شەڕی داعشەکات. ئەوەیە کە ئێمە گومانمان لیان هەیە. بەڕاستی و سیاسەتی ئێستا دەوڵەتی تورکیای کات سیاسەتێکی نەگونجاوە، سیاسەتێکی شەڕەنگێزیە، سیاسەتێکە ئینکاریکردنە لە کورد
و سیاستێکە ئینکاریکردنە لەو حقیقەت و واقعی کە لە ناوچەکە ئەگوزارێت بەداخەوە و ئەتوانم ئەو ئەو کۆنگرە بێی پشکداریە هێزێن کوردی تا چەندی سەرکەفتی بیت چونکو تایبەتە سەر ڕەوشە ڕۆژئاوا و سووریا بگشتی کورد پێگەهێکی تایبەت هەیە لێرێ پێگەهێکی پێست ویستم ئەوە بڵێم چارەسەرکردنی کێشەکانی سووریا لە کۆنگرەیەکە یا دۆزینەوەی ڕێگا چارە بۆ کێشەکانی سووریا لە کۆنگرێکی نێودەوڵەتی وەکو کۆنگری سێجنێف ئەگەر ئەو هێزە کاریگەرەی کە ئێستا لە مەیدانە باشترین ڕۆڵی هەیە بۆ شەڕکردن کە هێزەکانی یەکینەکانی پاراستنی گەلن نوێنەرایەتی ئەوانی تیانە بێت نوێنەرایەتی کوردی تیانە بێت بەڕای من ئەو کۆنگرێ هەر لێستاوە بەرەو شکست دەچێت و ناتوانێت چارەسەری کێشەکان بکات چکە تەنها کاتێک ڕەوشی سووریا ئارام ئەبێتەوە و ئەو زروفە یا ئەو جەوە ئەخڵقێت کە کۆمەڵانی خەڵکی سووریا بە هەموو پێکاتەکانیانەوە دەستورێکی نوێ دابنێن و حکوومەتێکی نوێ دابڕێژن کە تعبیر لە هەموو پێکاتەکانی سووریا بکات کە ئێستا و لێستاوە ئەوانە لەسەر مێزی گفتوگۆ نەخشەی داهاتویان دابڕێژن. بەڵام ئەکرێت هێزێکی کاریگەری وەکو هێزەکانی یەپەگە کە لە هەموو کۆشکەکانی جیهانە لە دەسەڵاتەکانی جیهانە جێگای تەقدیر و پێزانین و ئازایەتی و قارەمانێتی بوون و تەنها هێزێک بوون کە توانیان بە کاریگەرترین شێوە هێزەکانی داعش و مەترسیەکانی داعش تێک پشکێنن بەڵام ئێستا کە بەشداریان پێ نەکرێت ئایا ئەوە خزمەت بە ڕەوشی سووریا و خۆر ئەوە ئەکات بێگومان نەخێر ئەوە خزمەت بە ڕەوشی سووریا ئەکات کە هەموو ئەو لایەن و سیاسیانەی کە هەن و بەتایبەت ئەوانەی کە هێز و قورساییان هەیە لە ناو کۆنگرە بەشداری بکەن و لەسەر مێزی گفتوگۆ بەشداری بکەن و بتوانن ئەوانە مقنع بن ینی بچنە ژێر پابەندیەوە لەوەی لە داهاتووی سووریا و من بە قەناعەتی خۆم ئەو کۆنگرێ لێستاوە بەرەو سەرکەوتووی ناڕوات چونکە ئەجنداکە جیاوازەکان زۆر بەتوندی بەلای خۆیانە ڕاکێشن تورک زۆر بە زاڵمی بەلای خۆیان ڕاکێشێت ممکنە ڕووسەکانیش بە هەمان شێوە ممکنە ئەمریکەکانیش جۆری کە بیرکەنەوە و هەروەها لایەنە پێکاتەکانی ناو سووریا ئەوانەی کە تعبیر لە سونە ئاکەن هەتا ئێستا معارەزەن و احترافیان بە کورد و مافەکانی کورد نەکردووە کوردەکان ڕۆڵێکی گرنگیان هەیە تا ئێستا ئینکاری لە بوونیان ئەکرێت و هەروەها حکوومەتی سووریش تا ئێستا ماوە و ڕۆژ بە ڕۆژیش تا ئێستا پێشڕەوی ئەکا بۆ ئەو ناوچانەی کە لە بندەستی هێزی معارەزایە بەێ کاکڵ سیاستەیەکەتی هەمبەر ڕوش ئاوا چاوایە ینی ئەم بینی گەلک تایبەت ڕاگەهاندنە ئەیکەتیە گەلک گرنگی ینی گرنگیە دەتە ڕۆژئاوای کوردستانی باکووری کوردستانی بگشتی ینی دنوکەدا ئەیکەتی بەردەوامە سەر پشتەوانیا ڕۆژئاوا و گرنگیدانە ئەیکەتیەژە چه بێژین بووچوونێکی یان چڕیەکی وەیە بەڵێ بە درێژایی مێژوو کورد زوڵمی لێکراوە لە سووریا وەختی حکوومەتی سووری دروست بە هیچ کەسێک پرس و ڕای بە کورد نەکردووە و کورد دابەش و تەرحیل و تەبعیز کراوە زوڵمی گەورەی لێکراوە ئێستا سەر ڕای ئەوەی کە زیانێکی گەورەی پێگەشتووە لەو ڕەوشەی کە لە سووریا هاتۆتە پێش بەڵام فرسەتێکی سیاسیشی بۆ هاتۆتە پێش و ئەبێ بە هەموو توانامان یەکێتی نیشتیمانی کوردستان قەناعەتی وایە کە بە هەموو توانامان پشتیوانیان بکەین بۆ ئەوەی چۆن لە سەنگەری دژی داعش یەکینەکانی پاراستنی گەل سەرکەوتنیان بەدەستێنا ئەبێ لە بواری سیاسیش بۆ داکۆشیکردن و بەدەستهێنانی مافەکانی گەلی کورد و براکوردەکانمان لەوێ سەرکەوتن بەدەست بێنن سەرکەوتنی ئەوان بەشێکە لە سەرکەوتنی نەتەوایەتی سەرکەوتنی ئێمە وەکو هەرێمی کوردستان و وەکو کورد لە باشوور بەشێکە لە سەرکەوتنی نەتەوایەتی کورد کە تاریخمان هەمووی زوڵمان لێکراوەڵاتی شەروە بەلێ باشوورە کوردستانێکی بێژین سەر ئاستێگەشتی وەکو کیانێکی سیاسی بێژین ئێک بووچوون و ئێکڕەئی نینە بەرەمبەر ڕۆژئاوای کوردستانێ بەڵێ ئەوە یەکێکە ئەوەش کێشەیەکی گەورەیە ئەوە کێشەیەکی گەورەیە کە تا ئێستا ئێمە نە لەسەر سیاسەتی تورک نە لەسەر سیاسەتی ئەو ڕەوشەی ڕۆژئاوا ینی سیاستمان یەک نییە چکە بەڕاستی حقیقەتە ئەوەتەی ڕاپەڕینی ساڵی 91 لە هەرێمی کوردستان کراوە تورکیا دوژمنایەتی ئەم دەسەڵات و دەستکەوتە ئاکات بڵێ بەس کاکڵ هەرچەندە یەکەتیان نیشتیمانیا کوردستانی گرنگیەکە زۆر پشتەوانیەکە زۆر ڕۆژئاوا باکووری کوردستانی دکات هەمان دەمدا بێژین سەر ئاستی حکومەتە هەرێما کوردستانی ڕەنگە بێژین جوورە زوڵمێک بەرەمبەر ڕۆژئاوای کوردستانی تێتەکردن دای خستنا سنووران گەلک بێژین دژاتیا ڕۆژئاوا تێتەکردن
و ایکیتی نیشتمانی کوردستان جی پشکێکێت حکومەتە هەرێما کوردستانیدا سەر ئەستی حکوومەتە هەرێمێ بووچ ایکیتی بژین gelek rexnel eketiyê tekirin ku lawazet ser astê hikûmî nava hikûmeta Herêma Kurdistanê de. لە حقیقەتە ئەو ڕخنێ بەجێ بەڵام ئەوە ناکاتە ئەوەی کەیشێتی لاواز بێت بیرمان نەچێت مەبەستەم سەر ئاستێ حکومیت بێژ لawaz nava hikûmeta Herêma Kurdistanê de. بەڵێ بیرمان نەچێت جونکە ئەساسیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لا یەکێتی نین. مەلەفی خۆر ئاوای کوردستان لە لای یەکێتی نییە لای سەرۆکایەتی هەرێمە و هەروەها مەلەفەکانی کەشکە مەلەفە ئەساسیەکان لە لای یەکێتی نیشتمانی کوردستان نین. یەکێتی نیشتمانی کوردستان کە ئێوێ حکوومەتێکی بن کە فراوانی حەقیقی هەبێت و هەموو لایەنەکان بەشداری تیا بکەن بۆیە تەنها بۆ چوونی حیزبێک نەسەپێنرێت بەسەر سیاسەتی گەلی کورداوە تەمسیل لە سیاسەتی گەلی کورد نەکا بە تەنها چکە گەلی کورد تەنها لە یەک حیزب پێک نهاتووە و پەرلەمانی کوردستان تەنها مۆرکی یەک حیزبی نییە و هەر تەنها لێکوت لە پێک نهاتووە. پێویستە سیاست کە بە ناوی گەلی کوردەوە ئەکرێت تعبیر لە هەموو ئەو لایەنە سیاسیانە بکە و ڕای ئەو لایەنە سیاسیانە بکە کە لە حکوومەتە مشارەکان هەیە. ئەگەر معارەزەن ئەو شتێکیکەیە بەڵام کاتێک ئەو حیزبانە لەناو حکوومەتە بەشداریان هەبێت کەواتە ئەبێت لە سیاسەتی دەرەوەش و لە سیاسەتی نەوت و لە سیاسەتی بەغا و لە سیاسەتی خۆرئاوە و لە سیاست بەرامبەر بە تورکیا بە حەقیقی بەشداری هەبێت. بەس gelek caran ka kelû ser as yanî gelek karên bêjî neş hejî li beramber rûj ava hatîne kirin bû bi navê hikûmeta Herêma Kurdistanê. ئیستیغلالکردنە جناوەڕە یەکێتی نیشتمانی کوردستان نییە. نە بڕوامان بە خەندەقە بووە، نە بڕوانمان بە بڵێنەیە بوو وە گرەیشمان لە برادرانی خۆرئاوا هەیە. یعنی ئەوە نەبێت ئێمە بین حکوومەتەکەی خۆمان تاوانبار و خەتابار بکەین بەڵام گلیمان لەوان نەبێت. یعنی ئەوانیش بۆیە هەنگاوی جدیان بنایە، ئەوانیش ئەبووایە نەرمتر بوونایە، ئەوانیش ئەبووە ینی پێگەیشتن لە ناوەڕاستی ڕێگایە، نە لەم سەری ڕێگایە نە لەو سەری ڕێگایە و پێویست بوو بەڕاستی ئەو کێشە سیاسیانە لە بینی خۆیانە حەل بکەن بۆ ئەوەی کە کۆمەڵانی خەڵک زەرەرەکەی نەدەن. بەڵێ ئەم بێژین چەند پرسیارەکە لە سەر باکوورێ کوردستانê ku pêştir jî amaja pêkir Tirkiye nebtinêl başûr û nebtinêl Rûjava belku li sê parçeyên Kurdistanê bitine rûjhelat nebîtin Tirkiye hemî hewla detin bû tepa serkirin û navbirina gelê Kurd. Di nûkeda Bakurê Kurdistanê jî bêjin nav agirekî dat kelîtin ku hikûmeta AK Partî bi ser gelê Kurd sepandiye. Helwîstê yeketiyê li beramber rewşa Bakurê Kurdistanê çawa ye? مەسەلەیەکی کوردی هەیە ئەڵێت ڕەمەزانی نەگرتووە بە تەمای شەشەڵان بگرێت. حکوومەتی تورکیا لە میسر شکستیەنە، لە تەدەخولکردن لە کەرتی غەزە شکستیەنە، لە لیبیا شکستیەنە، ینی ئەوەی کە ناوی ئەنێن بەهاری عەرەبی لە هەمویان شکستیەنە. باشە دوجار ئەوێ قەرەبووی ئەوەی بکاتەوە لە سووریا و لە باکووری کوردستان بە جۆرەشکە بەڵام من تاکیدم لەوە شکست ئێنێت چونکە تورکیا تا ئێستا ئیعتراف بە ئیرادەی گەلی کورد ناکات لە هیچ جێگایەک. کورد نەتەوەیە، کورد حەقی دەوڵەتی سربەخۆی هەیە وەکو هەموو نەتەوەکانی تری سەرزەوی. گەورەترین نەتەوەیە لە جیهانە کە ئێستا دەوڵەتی سربەخۆی نییە. بەشێکی هەرە زۆری کورد کەوتۆتە سنووری جوگرافیای تورکیا. ئەگەر تورکیا تا ئێستا بەردەوام بێت لە کۆمەڵکوژی کورد و گەڕانەوە بۆ شەڕ و دوورکەوتنەوە لە ئاشتی یعنی بە هیچ جۆرێک ئیرادەی کورد لەبەر چاو نەگرێت بێگومان ماڵوێرانیە بۆ هەموو لایەک بەڵام دڵنیام لەوەی کە تورکیاش لەوە شکستێنێت چۆن لە سیاسەکانی کا شکستێنە لەوە شکستێن. بەڵێ کاک هەڵبێژین دوماهیت پرسیار ئەگەر بچێکی بکورتی بیتن ڕەنگەل باشوورێ کوردستانێژی و تایبەت gelê Kurd li Bakurê Kurdistanê jî gileyiya wê çendê layên siyasî hikûmeta herêmê li Başûrê Kurdistanê dikin Parlemanê Kurdistanê ku wekû pêdivî ciddî nînin li hember van raftarên Tirkiye gel gelê Kurd çi helwîstek nebûye çi piştevaniyek renge beyannamek layenekî siyasî yan serkirdeyekî siyasî lê dwanên cuda cuda hebin lê ser astê fermî wekû pêdivî nebûye ta çend ev cihêxû daye و بۆ چی ئەف هەڵویستێ لاواز لە بەرامبەر وان ڕفتارین تورکیا. حەقە کۆمەڵانی خەڵک یا ئەو کەسانەی کە ئەو ڕخنە ئاگرن بەقەدەر ئەو دەسەڵاتەیەکێتی ڕخنە بگرن کە لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیەتی. مەبەستە من نەڕەخنە لێکێتیەت گرن ڕەخنە حکوومەتە هەرێمێ سەرۆکاتیە هەرێمێ پەرلەمانێ کوردستانê
ئەو پرسیارە لایەنی سیاسیژی جودا جدا ڕەنگە. ئەو پرسیارە وەڵامەکەی لایەن لای حکوومەتی هەرێمی کوردستانە. بەس وەکو بێژین کەساتێکی سیاسی دوڤان بێژن ڕەخنێن گلەیەن گەلێ کول باکوور ینی بجهت بینی ڕخنێکی بەجێ پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان مووقیفی ڕوون و ئاشکرا بێت و پێویستە بەرامبەر بە ڕەوشی باکوور و ڕەوشی خۆرئاوا و هەر ڕەوشێکی کورد لە هەر جێگایەک هەیە. بۆ حکوومەتی تورکیا لە کەرکووک تەدەخولەکە لەبەرەوەی تورکمانی لێیە لە هەر جێگایەک کۆمەڵێک تورکمان هەبێ حکوومەتی تورکیا تەدەخولەکە و مووقیفی وازەحە. بۆچی ئێمە شەرم بکەین لەوەی کە پشتیوانی برا کوردەکانمانکەن لە هەر جێگایەکەن؟ کاک هەڵوو گەڵێکش بەرپرسێن هەرێمێ ینی پشتا خوپوێ چەندێ قایم کردیا و تورکیا پشتەوانیا باشووری کوردستانی کرد بوو سەر بەخویێ ینی بۆ چۆنەدا تورکیا پشتەوانیا کاشوی جووری بووە بۆ باشووری کوردستانە دەکات ئەگەر ریفراندۆم بۆ سەر بەخویە بهێتەکردن بڕواناکەم حکوومەتی تورکیا پشتیوانی لە دروستبوونی دەوڵەتی سەربەخۆی کوردی بکات لەبەر ئەوەی کە تا ئێستا نەعترافی کردووە نە هیچ هەنگاوێکی ناوە لەو بوارە و ئەو ئیسفادەی حکوومەتی تورکیاش لە هەرێمی کوردستان لە ڕووی اقتصادی و کردوێتی لە هیچ جێگایەکی نەکردووە. لەبەر ئەوە حکوومەتی تورکیا ئێستا ناچارە تەعامل لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بکات. وەکو پێشتر وتم دەسەڵاتی تورکیا هەتا ئێستا ئاعترافی بە ئیرادەی کورد نەکردووە. ئیتر چۆن پێی خۆشە کورد دەوڵەتێکی سەر بەخۆدا بنێت؟ بەڵام ئەو مافی خۆمانە ئێمە نابێت لە ڕێی لوتف و مەرحەمەتی حکوومەتی تورکیایە حکوومەتی ئێران یا حکوومەتە عەرەبیەکان یا حکوومەتانی کە بوەستین ئامانجێکە و ئێمە وەکوچێتی نیشتمانی کوردستان کە دروست بووین لە سەرەتای دروستبوونەوە ئەو مەبدە ئەو ئامانجەمان هەبوو لەوەی کە هەنگاو بە هەنگاو قۆناغ بە قۆناغ بەرە ئەو بڕۆین ڕۆژێک لە فرسەتی مناسیبە دەوڵەتی کوردی دروست بکەین. ئەوە حەقی میلەتێکە مافی چارەی خۆنووسین ینی میلەتی کورد دەوڵەتی ئەوێت کۆنفدراڵی ئەوێت فدراڵی ئەوێت حکمی ذاتی ئەوێت مافی خۆمانە ئەوە بەڵام ئەوەی هەیە ئێمە کەوتونێتە سنوورێک ماف ئەسەندرێت نابەخشرێ. بەێ زۆر سپاس بۆ بەڕێز هەڵ و پێنجوینی ئەندامی سەرکرداتی و بەرپرسێ مەڵبەندێ نینەوە یەکێتیان نیشتیمانیە کوردستانێ زۆر سپاس بۆ حازربوونەتە بۆ وان ڕوونکردن و شیرۆڤەیان. سپاس بۆش گەلە سپاس. بەێ بینەران vێرە هاتیە دماهیا vê دیدارە تایبەت دگەل بەڕێز هەڵ و پێنجوینی ئەندامی سەرکرداتی یەکێتیان نیشتیمانیە کوردستانێ لەسەر ڕەوشە دەڤەرێ بەگشتی و هەرێما کوردستانێ بە تایبەتی ببینێت خۆشیەدا.